عیلاجی سەرەکی ئەوەیە کە تۆ ئەم وەسوەسانە واز لێبێنی. بەچی وازی لێ دێنی؟ بۆی کە بە باڵی بزانانی. بە شتێکی گەورەی مەزانە، مناقەشەشی مەکەرە لە ناخی خۆتە. پێش هەموو شتێک وایە اعتیبارکە ئەمە شتێکە لە شەیتانەوەی. گەوابوو شەیتان ڕێگای خێرم پیشان نادە. دووهەم مەڕۆ بە دوای چکە هەر وەسوەسەیەکت وەکو فلیمی لێ دێ، هەر حەلەقەیەکی تر ڕاکێش. هەوڵ بدە کۆتایی بێبێنی بەوەی کە بڵام شتە حەقیرە چی هاتۆتە مێشکم. ئەگەر عیلاقەی هەیە بەسەر ئیمانەوە، مەسەن باوەڕبوون بەخوای پەروەردگار و ئایا ڕاستە ئەم گەردوونە خوا دروستی کردو، ئەیچە خوای دروست کرد. ئەمە هیچ نییەمە پرسیارەکە توانی بڕێ بە دوایە، یعنی شتێکی ئەوەندە سەرەکی نییە. کتێبێکی وەکو کتێبی خوا جەل جەلالوهو کە سەعید حەوا نووسیوەتی ڕەحمەتی خوای لێ بە کوردی هەیە، یا داستانی ئیمان قسەت الئیمان، هەر کتێبێ لەوانە بخوێنیت و ئەگەیتە نەتیجە. و بژڵی چێخوای دروست کردوڵێ ئێ باشە کە من وتم دروست کراوە، یعنی وەکو وایە بڵم ئەم مسەلەسە بازنەکەی چۆنە. منەڵم مسەلەس ئیتر بازنەی چۆنە بێ، پرسیارەکە منطقی نییە. یعنی بڵێ خوا چۆن دروست کراوە، ئێکەوە بوو مەخلووقە، ئێکە مەخلووق و خوانی ئەویش. ئەبێ بگەینە نەتیجە، بگەینە ئەوەی کە یەکێک هەیە کە خالق، کەس ئەوی دروست نەکردو، هیچ مەخلووقی هیچ شتێکی تر نییە کە ئەوی خەلق کردوێ و خۆی خالقی هەموو شتێکی ترە. ئەم خولقوا من غیری شەیئین ئەم هم الخالقون. ئەگەر وەسوەسەکانی تری شتی جنسین هەرە بێ لی گەڕێ، چونکە هەر بڕۆی بە دوای خۆت ئیساراوی، یا گومانی ترن، گومانەکانە بە بگەڕی وەڵامیان دەستکەوێ بش پرسە، هیچ عیبەیەتیان نییە پرسی لە خەڵکی تر. بەڵام باشترین شدەوەی کە تۆ بڵێ ئەم وەسواسە هیچ و پوچە چی هاتۆتە مێشکمەوە، وازی لێبێنە و حەلی بۆ دانی. ئەگەر هەر نەبوو، عولەمانی علم النەفس ئەفەرم ئەڵێیان نقورچێ لە خۆت بگرە، یا بە قوت دەستێکە دەی بە مێزەکە یا بە شوێنەکە مەسەرەن ئازارێکت نسبیەن پێ بگە، ئازارێکیکە وەکو نقورچەکە کە پێدەگە. لە کاتە نقورچە گری ئازارێکت پێگا، مێشک هەموو تەرکیزە خاتەوە سەر لاچوونی ئازارەکە، ئیترە وەسوسانەشە دەڕوە بە ئیزنی خوای گەورە، و ئازارەکەش تەبعاً زیاتر بەهۆشت دێنێتەوە. والله أعلم.